gelek dilxuşim ku deb tabloa sema pêşmerge beşdarî vê festîvalekê me ku tîpa duhûke hunerî millî. اما کوری و بریا گشتی روشنبری هنری پارێزگاها دووکێ تایبەتی تیوا دووکی هنری ملی پرۆستیجی ئەم بەرهەوین هەر داوەتێکیان هەر داخواستنامەیەک هەر دنیای بوومە بێتن ئەم بەشداریە بکەین. ابرو که ما بیشتری به فستیوال داکریه به مراسم داکریه به درسکنا تابلویا سما پیشمرگه اف تابلویا پیکاتیش همه استرازیه و همه تشتوی گریدای عسکریات و سلاوانیره با سربخوی کردستان که لعیده چی نزیک ده سپاس بخواب و آواتمانگه سربخوی کردستان چاپلایه من وەکو خوێندکارێکی بەشی کارەبای ئامادەی پیشەسازی سلێمانی کچان هەسان بە دروستکردنی ئەم گسکە کارەباییە ئەمە شتێکی بەسیتە ینی هەر لە شتی سەرەتایی دروستمان کردووە وەکو ئەم دەبە لەگەڵ ئەمەش توێکی چپسە لە ناو پانکێکی تایە پانکەکە بە پلاستیک خۆم دروستم کردووە. ئێمە بۆردێکمان هێناوە ئەمە زیاتر بۆچی بەکارێ بۆ دزیکردن لە بانقەکان یان لە شوێنە گشتیەکانە تەنها بە یەک تۆز جوڵانەوەی و ئەکە ئەو گڵۆپانە داکرسێ. مەبەست دەکردنەوەی ئەم پێشەنگایە ئێمە ساڵانە ئەم پێشەنگایەکەینەوە لەبەرەوەی ئێمە خوێندنگاکەمان تایبەتە بە ئیشی پیشەییە خوێندکارەکانمان ساڵانە شت دروستەکەن ئێمە لە بیدایەتی ساڵەوە شتیان فێرەکەین لەبەرەوە پێویستەکە لە کۆتایی ساڵ ئەم شتانیان لە شوێنەکان نمایش بکرێت لەبەرەوە ئێمە ساڵانە ئەم پێشەنگایەکەینەوە کە ئیشوکاری خوێندکارەکانمان دەربکێت و خەڵک بیبینێت. سمپۆزیۆمی گۆبتەپا سمپۆزیۆمی شێوەکارانی کەرکووکە کە تیایدا زیاتر لە 30 شێوەکاری نەتەوە جیاوازەکانی کەرکووک تیایدا بەشدارن. ئەم ڕۆژان کە هەڵبژاردۆ زۆر خۆشحاڵم لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندانی شاری کەرکووک بەشدار بین لە یەک کارێکە لە یەک شوێنێکە لە یەک ئامانجمان هەیە کە ئەوش ئەوەیە کە پەیامێکی زۆر جوان ببەخشین بە بابەتی هونەر کە بە شێوەیەک خۆمان شتێک ئەگەێنینە سروشت ئەگەێنینە کۆمەڵگا